نزیکەی نیو کاتژمێر پێش ئێستا منداڵێک لە چەمی گازینۆ کەوتۆتە ناو ئەو منهۆڵەوە کە لەوێەوە دەیبینن. ئێستا تیمەکان سەرقاڵی بڕینی ئاوەکان بە پێ قسەیە و شاید حاڵانەی کە لێرە بوون قسەم لەگەڵا کردوون. ئەو منداڵە تەمەنی نزیکەی 12 ساڵە پاسکیلی پێبووە لەسەر ئەو کۆنکرێتانە یاری کردووە ئاوەکە بەهێز بووە، ئاوەکە بردوویەتی. باز دەکرێت کەوتۆتە ئەو بەشەی جسرەکە کە ئاوەکەی لێ بڕاوە بۆ ئەوەی بە تاوەکو ئێستا دیار نییە منهۆڵێک لەو جێگایەیە کەوتۆتە ناو منهۆڵەکەەوە تاوەکو ئێستا تەرمەکەی دەرنەهێنراوە. من قسەم لەگەڵ بەرگری شارە تیمی بەرگری شارسانی گەرمیان ناکرەوان باسییان لەوە کرد. تیمی غەواس و هەموو تیمەکانیان لێرەن بۆ ئەوەی بەدوای تەرمی ئەو منداڵەیە بگەڕێن، بەڵام تاوەکو ئێستا تەرمەکەیان نەدۆزیوەتەوە. وەک باسم لێوە کرد منداڵەکە باز دەکرێت لەوێ لەو بەشەی پردەکە بە پاسکیل یاری کردووە، بەڵام ئاوەکەی بەهێز بووە، ئاوەکە بردوێتی و لەو پێشەوە منهۆڵێکی تایە کەوتۆتە ناو منهۆڵەکە تاوەکو ئێستا تەرمەکەی دەرنەهێنراوە. تیمەکانی بەرگری شارسانی ئامێرەکان لێران ئەیانەوێ ئەو بەشەی پردەکە ئاو لەو بەشە ببڕن و بۆ ئەوەی بە ئاسانی بە دوای تەرمی ئەو منداڵەیە بگەڕێن. ڕووداوەکە نزیکەی نیو کاتژمێر پێش ئێستا بووە. منداڵێکە لێرە سەرقاڵی یاریکردن بۆ بە پاسکیل ئاوەکەی بەهێز بووە، ئاو بردوێتی و لە چەمی گازنەوە کەوتۆتە ناو یەکێک لە منهۆڵەکان تاوەکو ئێستا تیمەکان گەڕان بە دوای تەرمەکەیە و تا ئێستا نەدۆزراوەتەوە.